ئێوارەی دوێنێ لە شاری نوێرکی وڵاتی ئەمریکا و لە مەراسیمێکدا نادیە موراد وەکو باڵوێزی نیازپاکی نەتەوە یەکگرتوەکان هەڵبژێردرا. لە مەراسیمەکەدا نادیە موراد داوای لە کۆمەڵگای نێودەوڵەتی کرد کە هەموو هەوڵێکیان بخەنە کار بۆ ڕزگارکردنی کوردانی ئێزیدی ژێردەستی چەتەکانی داعش، چونکە داعش نە ئیسلامە و نە موسڵمانیشن، داوا لە موسڵمانان دەکەم کە ڕوبەڕوویان ببنەوە. نادیە موراد وتیژی تەنیا نوێنەری ژنانی ئێزیدی نابم، بەڵکو نوێنەری هەموو ژنانی چەوساوە و ستەم لێکراو دەبم، بە تایبەتی ژنانی سووریا کە لە ژێر ستەم و زوڵمدان. دواتر سکرتێری گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان بانکی مۆن لە مەراسیمەکەدا ڕایگەیاند کە نمونەی نادیە ئەوە دەسەلمێنێت گەرکچان لە تنگانەدا ڕزگار بکرێن دەتوانن بوێرانە کارەکانیان ڕابپەڕێنن. پاشان مەدالیای ڕێزلێنان لەلایەن سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکانەوە بانکی مۆن بەخشرایە نادیە موراد کچە ڕزگاروی دەستی چەتەکانی داعش. هەر لە مەراسیمەکەدا ئەمەل کلۆنی پارێزەری خۆبەخشی نادیە موراد ڕایگەیاند کە نادیە سمبولی ئازایەتیە، ئەوان داوای تۆڵەسەندنەوە ناکەن، بەڵکو داوای ڕزگارکردنی کچان و ژنانی ئێزیدی و دادگایکردنی تاوانباران دەکەن. نادیە موراد تەمەنی 23 ساڵە و ڕزگاربووی دەستی چەتەکانی داعشە، کاندیدی خەڵاتی نۆبڵی ئاشتیە و گۆڤاری تایم نادیە مورادی بە یەکێک لە 100 کاریگەرترین کەسایەتی ساڵی 2016 دەستنیشان کردووە.